لەشکرکێشیە سەربازی و بەزاننا سنووری عراقی و هەرێما کوردستانی ژالیە تورکیاوە نەڕازیبوونە بەشێک ژە فراکسیۆنên پەرلەمانی کوردستانی لە پەیخوانی. فراکسیۆنên گۆڕان و یەکێتی و کۆمەڵ و بزاڤای ئیسلامی و شوعی لە پەرلەمانی کوردستانی ڕاگەاندنێک بەڵاوکردن و ئاماژە بەڤەیەکی کردن کە هەبوونە ئەرتێشا تورکیە نافاغا هەرێما کوردستانی نەدەستوریە و نەیاساییە و دەبە بە زووترین دەم بێن ڤەکشاندن. پارلەمانتارەکە یەکەتیژی دەبێژێت بە حکوومەتە هەرێمی و سەردۆزگەرێک گشتی لە سەرڤێ پرسێ هەڵوێستا جددی هەبە و بێدەنگ نەبن و ئاخفناخوا هەبە. هەڵوێستی جددی کە پێویستە کاری جددی لەسەرکە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ ڕاشکاوانە بڕیاری خۆی با لەسەر ئەوە و ڕای خۆی دەربڕێکە تاوکو ئێستا بێدەنگی هەڵبژاردووە. داواکارم لە دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی ببنە پارێزەری مافە گشتیەکان لە هەرێمی کوردستانە و ببنە هۆکارێک بۆ ئەو سەقامگیریە یاساییە و ئەمە سەرڕای پێشێلکردنی یاسا هەروە پێشێلکردنی مافەکانی مرۆڤیشە بێ و پێشێلکردنی مافی تاکە بێ لە هەرێمی کوردستانە. کردنەوەی کێشەکان و فراکسیۆنە یەکگرتوژی لە پەرلەمانی کوردستانی ڕاگەاندنێکێدا دەبێژە هەرێما کوردستانی بووە مەیدانە هاتن و چۆینە دەوڵەتێن هەرێماتی و بیانی و هەر هاتنە ناوەکە هێزا بیانی دەبێت لەسەر ڕەزامەندیە پەرلەمانی کوردستانی و دە چوارچۆڤەیە هەفپەیمانەتیە نێودەوڵەتیە دژی داعشدا بە. دەوێ ڕاگەاندنێ هەموو دەسوەردان و بەزاننا سنووری ئاخا هەرێمێ ڕەتکردە. هەموو دەستێوەردانێک و هاتنە ناوەوە و بەزاندنی خاچی هەرێم ڕەت دەکەینەوە کە ئامانج لێی شکاندنی سەروەری هەرێم و گۆڕینی باڵانسی هێز و قوڵکردنەوەی کێشەکان و کردنە مەیدانی یەکلاکردنەوەی بەرژەوەندی وڵاتان بێت و هەر هاتنە ناوەیەکی هێزی بیانی دەبێت لەسەر ڕەزامەندی پەرلەمانی کوردستان و لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش بێت. پارتا دیموکراتا کوردستانی کۆژ ڕووی هەژمارە کورسیان مەزنترین فراکسیۆنە ناوە پەرلەمانی کوردستانی حەیانەها لەسەر لەشکرکێشیە تورکیە تو هەڵوێستەیەک نینە و ئێنارتیژی بۆ وەرگرتنە هەڵوێستا فراکسیۆنێ پەیوەندی بە ئومێد خۆشناو سەرۆکێ فراکسیۆنە پارتی کرد لە پەرلەمانی کوردستانی لێ ئامادە نەبوو لە سەرڤێ پرسێ بەئاخڤە. پەیڤدارێ فەرمیە حکوومەتە هەرێمێژی دەڕاگەاندنێکی داماژە بەڤەیەکێ کرد و بەهایداری و ڕەزامەندیە وەزیرێ بەڕەڤانیە و حکوومەتە عێراقا فەدراڵ دوو بنگێن مەشق و ڕاهێنانێ لە دووبەردان و باشیک لە نێزیک باژارێ مووسڵی هاتینەڤەکردن و پسپۆرێن سەربازیên تورکیە لە وان دوو جیهان ڕاهێنانێ بە پۆلیس و هێزن خۆبەخشن پارێزگاهان نینەوەکردنە. هەردەوێ ڕاگەاندنێدا پەیڤدارێ حکوومەتە هەرێمێ دەبێژە ژوەیەکێ زێدەتر نە سەرۆکاتیە هەرێمێ و نە حکوومەتە هەرێما کوردستانی هایداری تو بەرنامەیەکێدن نینە.